مردن بەسە هەمومانە دێت، هیچ کەسی لێ بەدەر نییە، تەنانەت پێغەمبەرێکی ڕەسوول، تەنانەت مەلائیکەیەک کە لای خوای تەعالا ئەو پەڕی ڕێز و شکۆمەندی هەیە وەکو جبریل عەلەیهی سەلام بێ مردنی بەسەرا بێ، فەرقی بەینی فەقیر و هەژار ناکات. ئینەکە مەیتون و ئینەهم مەیتون. ئەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم تۆ ئەمریە و ئەوانیش ئەمرن، یعنی بەرامبەرەکان دوژمنەکان کەسی لێ بەدەر نییە. پەیوەندی بە تەمەنەوە نییە، ئەوەنە گەنج ئەمرێ ئەوەنە پیر نامرێ، پەیوەندی بە پلەپایەوە نییە. زۆر جار کابرا لە ئەوجی دەسڵاتە، لە لوتکەی دەسڵاتایە مردن دێقەی ئەگرێ، ئیلاقەی بە لەش ساغی و نەخۆشیەوە نییە. خەڵکەیە لەشی ساغە ئەمرێ، هەشە نەخۆشە، چەندین ساڵ بە نەخۆشی هەر ئەمێنێتەوە. شوێن تەسیر ناکە، لەم پەڕی دنیا ڕابکە بۆ ئەو پەڕی دنیا، لە شەرقەوە بۆ غەرب، لە شیمالەوە بۆ جنوب یەکسانە و مەسەلەی مردن بڕیارێکی خوایی لەسەرە و کۆتایی پێ هاتووە. قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. کەوا بوو حەل چییە؟ کاتێ ئینسان تووشی ئەو مصیبەتە ئەبێ، کاتێ دۆست و خۆشەویستێکی لەدەست ئەدا، حەلەکەی لە چەند خاڵێکایە. خاڵی یەکەم پێویستە ئینسانی مسلمان تەواو باوەڕی بە قەزا و قەدەر هەبێ. یەکێک لە ئەرکانەکانی ئیمان، لە 6 ئەرکانەکەی ئیمان، باوەڕهێنانە بە قەزا و قەدەر، بە خەیر و بە شەڕی. باوەڕت وا بێ کە مردن ئەجەلێکی داریکراوی خواییە، دواخستنی بۆ نییە، پێشخستنیشی بۆ نییە. ئەگەر بەو شێوە باوەڕت هەبێ زۆر ئیسراحەتەکەی لە ژیانی دنیا، بەڵام ئەگەر باوەڕت وانە بێ هیچ تش لەدەست نایە و ئەمری خوا و تەقدیری خواشت لەسەر جێبەجێ ئەبێ. ئەوانەی کە ئینکاری قەزا و قەدەرەکەن، بەڵکو ئینکاری خودی خوای پەروەردگارەکەن، هیچیان لەدەست نایە بەرامبەر بە مردن، ئیلا ئەبێ تەسلیم بن و بمرن و دۆستانیشیان بمرێ. بۆیە باوەڕهێنان بە قەزا و قەدەر زۆر گرنگە، وەکو باسمان کرد ڕوکنی شەشەمی ئیمانە. پاشان ئارامگرتن، هەر کەسێک ئارام بگرێ لەسەر لەدەستدانی خۆشەویستانی، ئەجر و پاداشتەکەی لای خوای پەروەردگار زۆر گەورەیە. وَلَنَبْلُوَنَّكُمْ بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. إلا بها مومان توشي أو بلايانا ببين، حمو أو جورا بلاياني كلا دنيا توشي خلق أبي يمش توشمان أبي، ويكيك لوانا لدزداني خوشويسانا. جا خوي تعالى فرمي فبشر الصابرين، مجدببو كساني كآرام قرن، آرام قرن، الذين إذا أصابتهم مصيبة، ئەوانەی لە کاتی مصیبەتە ئەڵێن چی؟ ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە خۆشمان مڵکی خوای، خۆشمان ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. جا ئەم ئارامگرتنە زۆر گرنگە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم الصبر ضیاء، بەڕاستی ئارامگرتن ڕووناکیە بۆ ژیانی ئینسان. پێغەمبەران بە سەبر گەورە بوون، هەنێکیان کە ناوێنراوە ئولو العەزم لە لوتکەی ئارامگرتنا بوون، بۆیە ناوێنراوە ئولو العەزم. و ئارامگرتنیش خۆشەویستەکانم لەحزەی ئەوەڵەکەی حەساوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر قەبرێک، سەیری کرد ئافرەتێ زۆر ئەگری، ئەمیش نەسیحەتی کرد ئافرەتەکە پێغەمبەری نەناسی، وتی وازم لێ بێنە، تۆ نازانی من چیم توش بووە. نەیەزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرچی مناڵی هەیە هەمووی لەدەستداوە. ئەو تەنیا مناڵێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموویانی لەدەستداوە، تەنها فاتیمە نەبێ لە پاش خۆی ئەمرێ. بەڵام ئافرەتەکە وای وت، دوای کەوتیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەڵەداوان چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێبردنی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی إنما الصبر من الصدمة الأولى، ئارامگرتن لە حەزاتی یەکەمی حەساوە. زۆر گرنگە خۆشەویستەکانم. سێم، کاتێ ئینسان تووشی مصیبەتی کەس مردن ئەبێ، کەس لە دەستدان و خۆشەویست لە دەستدان ئەبێ، چاوەڕوانی پاداشتی خوا بکە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم
كاتێک کچەکەی مناڵەکە یەکوێتە سەرمەرگ و خەوەر بۆ پێغەمبەر ئەنێرێ صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ لله ما أعطى ولله ما أخذ وكل شيء عنده بأجل مسمى خواهی پەروەردگار هەموو شتێ هی خۆیەتی ئەوەی ئەیدا هی خۆیەتی ئەوەی ئەیباتەوە هەر هی خۆیەتی هەموو شتێک لای خوای تەعالا بە ئەجەلێکی دیاری کراوە فلتصبر ولتحتسب جا بە ئارام بگرێ و چاوەڕوانی پاداشتی خوای پەروەردگار ببێ هەر کەسی ئارام بگرێ لەسەر لەدەستدانی دۆستێکی خۆشەویستێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پاداشتی نییە ئیلا بەهەشت نەبێ چوارەم خاڵ خۆشەویستەکانم ئینسان پێغەمبەران و پیاوچاکان بکە بە سەرمەشقی خۆی لە ژیانی دنیا لە هەموو شتێکە و بە تایبەت لەم مەسئلە تەماشای پێغەمبەران کەن چۆن سەبریان گرتووە لەسەر موسیبەتی خۆشەویست لە دەستدان فاصبر كما صبر أولو العزم من الرسل ئارام بگرە وەکو چۆن أولو العزم لە پێغەمبەران ئارامیان گرتووە تۆش وەک ئەوان ئارام بگرە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا ئەمە ئەمرەکە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم پاشان بۆ ئێمەشە أولئك الذين هدى الله ئەو پێغەمبەرە مەزنانە کە خوای تەعالا باسییان ئەکا ئەفەرمێ ئەوانن کە خوای تەعالا هیدایەتیانی داوە و ڕێنماییانی کردووە فبهداه مقتده تۆش شوێنی هیدایەتی ئەوان بکەوە شوێنی ڕێنماییەکانی پێغەمبەران بکەوە سەربەرزەبی بەڕاستی لە هەموو کەس زیاتر پێغەمبەران تووشی بەڵا بوون پاشان ئەوانەی لە پێغەمبەرانەوە نزیکن لە ئیمانە هەنگاو بە هەنگاو تا ئەگاتە ئێمە و تا ئەگاتە خوارەوەش بە پێی پلەکانی ئیمانت خوا تاقی تەکاتەوە جا ئەگات لێی بێ و خاڵی کۆتاییش ئێمەی مسلمان کاتێک کەسێک خۆشەویستێک لە دەست دەدەین ئەبێ باوەڕمان وابێ کە ئەمە کۆتایی هەموو شتەکان نییە بەڵکو قۆناغێکە لە قۆناغەکان یعنی مردن گەشتە قۆناغە ئەوەی کە ئێستا مردۆکەمانی تایە کەم قۆناغی بەرزەخە قۆناغی ناوڕاستی حیاتە ئێمە قۆناغی یەکەممان بڕی کەسکی دایکە قۆناغی دووەم ژیانی دنیاە قۆناغی سێیەم ناوسکی دایکی ئەسڵی کە قەبرەکەیە ئەوە دایکی ئەسڵی هەمومانە هەمومان کوڕی خۆڵ نین هەمومان لە خۆڵ دروست نەکراوین جارێترە چینە ناوسکی دایکە ئەسڵەکەمان پاشان دووبارەش لەوێش دەرەچین لەسکی ئەو دایکەش دەرەچین ئەچینەوە بۆ قیامەت دوای ئەوەش ئەو قۆناغش کۆتایی پێدێ کۆتاییەکەمان سەرنجامەکەمان خوای پەروەردگار ڕەحم بە هەمومان بکە یان جەهەنمە خوا پەنامامدا و یا بەهەشتە خوا بیکا بە نەسیبی هەمومان کەوابوو ئێمەی وعدمان پێدراوە ئەگەر ئیماندار بین یەکە بینینەوە ئەلحەقنا بهم ذريتهم کەوابوو نابێت وەکو بێدینەکان وا يعني اعتقاد و بیرۆباوەڕمان وابێت کەوا ئەو مردومان مرد ئیترە بێ بە خۆڵ و تەواو و هەموو شتێک کۆتایی پێدێ بەس ئێمەی ئیماندار باوەڕمان وان نییە بیرۆباوەڕمان وان نییە بە پێچەوانەوە ئێمە باوەڕمان وایە کە ئەمە سەفەرێکی موقەتە و دوای ماوەیەکی کەم ئینشاء الله کەمە لە چاوی زەمان لە چاوی ئەوەی کە خوای تەعالا خەڵقی کردووە کەمە ئینشاء الله و ئەگەینەوە بە خۆشەویستەکانمان ئەمە زۆر گرنگە خۆشەویستەکانم ئەم دەرسە لەو مەقتەعەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەربگرین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێتاقەت ئەبێ وەکو کوڕە خۆشەویستەکەی ئیبراهیم کە کاتێک کەوتە سەرە مەرگ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشەویست هەموو کەسێک لە ئێمە حەزەکە لە پاشی خۆی نەوەیەکی هەبێ ئەو پەیامە هەڵبگرێت کە ئەم پێیەتی بۆ ژیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆتاییە لە ساڵی 6 بۆ 7 کۆچی کوڕێکی هەبێ ناوی ئیبراهیمە ناوێنە ئیبراهیم بە ناوی پێغەمبەر ئیبراهیمەوە ناوێنە ساڵ و نیمێک تقریبا ئەمێنێتەوە دوایەوە وەفاتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خۆشیەویست کاتی وەفاتەکە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمێز بە چاوەکانی دێتە خوارەوە. عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەفەرمێ هەتا جەنابیشت ئەی پێغەمبەری خوا ئەگری؟ فەرمووی بەڵێ. ئەم فرمێسکە ڕەحمەتی خوای پەروەردگارە کە خوا خسوێتی دڵی ئینسان بەوەیە علامەت و نیشانەکەی لە چاوا دەرەکەوێت لە فرمێسکی چاوە. بەڕاستی چاوان فرمێسکی پیا دێتە خوارەوە دڵانیش غەمبارە بێ. تۆ ئێستا خۆشەویستەکانت ئەڕۆن بۆ سەفەری عومرە، سەیرەکەی خێزانەکەی مناڵەکانی بۆ یەگرین 10 ڕۆژی پێچی بۆ یەگرین. ئەمە شتێکی طەبیعیە بۆ عومرەشە چێ. فیراق ئاوایە، فیراق جاری وا هەیە دڵ ئەدێنێتە کوڵ، بەڵام قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ، قەت وشەیەک نایەتە سەر زمانمان کە خوامان لێ بڕەنجێ. خوا پەنامان بدە. إن العين لتدمع والقلب يحزن ولا نقول إلا ما يرضى ربنا وإنا بفراقك يا إبراهيم لمحزونون. أما فرمایشتی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم.